بەڵێ کۆنفرانسی ئەمڕۆ تایبەت بە جینۆساید و تاوانەکانی ئەنفال کە دژ گەلی کورد ئەنجام دراون، بەڵام ئەقڵیەتی سڕینەوەی گەلی کورد بەردەوام حکومی عێراقی کردووە و پابندەوە بە دەستور و جێبەجێکردنی یاساکانەوە. بۆیە ئەو عقڵەتیە مرکزیە وەکو سەرۆک بارزانیش ئاماژەی پێ کردووە بەردەوامی وای کردووەکە بەرامبەر بە کوردستان ناحەقی بکرێت. من لەسەر بابەتە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز عەبدولسەلام بەرواری شرۆڤەکاری سیاسی کە لەگەڵمان زۆر بەخێر بێ. بەڕێز عەبدولسەلام، جینۆساید بە شێوازی جیاواز بەرامبەر بە گەلی کوردستان ئەنجام دراون، هەم لە ئەنفال و کیمیابارانکردنەوە هەم ئەو جینۆسایدە ئابوووریەی کە ئێستا بەسەر خەڵکی کوردستاندا دێت. ئەم ئەقڵیەتە بۆچی لە بەغدا نابڕدرێت بەرامبەر بە خەڵکی کوردستان؟ بەڵێ سپاس بۆ تو، سڵاو ڕێز بۆ خوشک و برایان. بەڕاستی ئێمە ئەگەر ینی زانستانە تەماشا بکەین، عێراق بەشێکە لە کولتوری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی ئاساوراوەکانی کولتوری بەداوەتی کۆچەری بیابانەکانی عەرەبی کە ئەسڵ ئیسلام هەبوو دژی ئەو ئەخلاقا. ئەم دەستە بژێرە نوخبەی سیاسی ئەکادیمی ڕۆشنبیر لە عێراق وەکو زۆربەی زۆری دەوڵەتەکانی عەرەبی لێ ڕزگار نەبووە. مامەلەکردنیان لەگەر حتا دستور و ئەو کێشانەی کە ئێمە هەمانە لەگەریان هەمووی ئەگەرێتەوە بەڕاستی بۆ ئەو سیستەمە بیرکردنە، خۆسەپاندنە، تاکڕەوەیە، من هەمەوانی تر هەمووی دەبێ کەچی مبن و مامەلەکردنی سەقەت لەگەر ئەوی تری کە جیاوازە لە من. بێگومان ئەمە تێکەلی کە لەگەر بیرکردنێکی شۆڤیانەی عەرەب پەرستانە هەر ئەمەی لێ بەرهەم دێت. زیرەکی ئێمە بەڕاستی سەرکردایەتی سیاسی ئێمە و ئەرکی ئەوەیە، یعنی ئەو کارە زۆر زۆر سەخت و زەحمەتە کە چۆن مامەلە لەگەر ئەم عەقلیەتە بکەی و ئاسەوارە خراپەکانی ئەو شێوە بیرکردنەکە لەسەر ئێمە و لەسەر خەڵکی کوردستان کەمتر بکەیت. باشە بەڕێز عەبدولسەلام، سەرۆک بارزانی ئەمڕۆ لە کۆنفرانسا ماژەی بۆ کرد دەبێت گەرنتی هەبێ کە جینۆساید جارێکی دیکە بەرامبەر بە گەلی کورد دووبارە نەبێتەوە. ئایا عێراق ئەتوانین بڵین ئەتوانێ و گەرنتیە بە خەڵکی کورد بدات یا جارێکی دیکەم جۆرە شێوازە مامەڵەکردنە دووبارە نەبێتەوە؟ ئەزانی ئەم گەرنتیە وەکو گەرنتی نەبرینی بچە مەسەلەن، گەرنتی لەوەی ئەو لەگەر ئەم عەقلیەتە وەکو هەر خودی جەنابی سەرۆکیانی لە 2010 کە دەستی پێکرد و ئاماژەی پێکرد، زۆر کەس ناڕازای بۆ کە وتی من بۆنی دیکتاتۆریەت و تاکڕەویەکە ئەبینم. بەڵام ئێمە ئەگەر نمونەی سەرکەوتووی ملەتان تەماشا بکەین، خۆت دەزانی من 20 ساڵ لە نەمسا بووم، ئەڵمانی بۆ خۆم ئەلحەمدولیلا فێر بووم. لە نەمسا و لە ئەڵمانیا هەر لە ڕەوزە ینی ئەو بەخشەی مناڵان تا بگەهەیە زانکۆ، تا بگەهەیە ناوەندە کولتوریەکان، تەلەڤیزیۆنیان، چزانم ئەمینی لە پەروەردە هەمیشە دەرسی تایبەتیان هەیە لەسەر تاوانەکانی نازیەکان و هۆلۆکۆست بزات تەڵەبە لە مناڵەتی ینی لە بەخشەی مناڵان و مەدرسەی بنەرەتی ئەیبەنە سەردانی داخاو و نازانم ئەوشڤیتس و ئەو جێگانەی هۆلۆکۆستی لێ بوو. ئەگەر ئەو میێوەنداری زۆر جار تاوان ینی قوربانیەکانی جێنۆساید ئەوانەی ڕزگار بوونەکەن. گەرانتی لەوەدایە حکوومەت و نوخبەی ینی خۆ ئەوانش ئەڵمانن، خۆ ئەوانش دژی نازیەتن و ئەون، بەڵام بە ئەرکی خۆیان زانی بوو حتا ئەوان تحملی قەرەبوو بکەن و ئیسرائیل تا ئێستاش قەرەبووی ئیسرائیلەکەن. ئەمە دەبی پەیدا ببیت، یعنی لای ئەو بیرکردنە لای نوخبەی سیاسی و هەوڵ بدەت بۆ بە بەرنامەجەیەکی درێژ و دۆرخایان نەوەیەک پەیدا بکرێ کە فعلا ئەمە بە تاوان و بە شەقیقی وتوان ئەمە باشترین گەرنتیە. ئەگەر بەراوردی بکەین بەو ئەزمونەی کە جەنابەت ئاماژەت پێکرد لەگەڵ حکوومەتی عێراق، هەرچەندە دانی بە تاوانی جینۆساید و ئەنفال داناوە بەڵام پەیڕەوی ناکات. کێشەی ئێمە لەگەڵ عێراق و سەرۆک بارزانی ئاماژەی پێکرد کێشەی جێبەجێنەکردنی دەستورە. هەر ئەمڕۆ وتی ئەگەر دەستور جێبەجێ بکرێت ئەم کێشانە چارەسەر دەبن و مزاجی شخصی بەکار نهێنێت چارەسەر دەبن. بۆچی پابەندی دەستور نابێت؟ جارێکی تر لەبەر ئەو عەقلیەتەیە. ئەو دووەم ینی من کە داوای زامنت لەکرد لە من دەبووە ینی چاوەڕوان بکرێ یەکەمین وەڵام بلێم فەکتڕ ئەساسی دستورێک هەبیت کە ئەمانە بە تاوان بزانیت و حکوومەتێک هەبیت پابند بیت بە جێبەجێکردنی دستورەکە. بەداخەوە کێشەکانمان ئەو ئەساسەیە. من تەسەوورەکەم ئەو بارە تایبەتەی کە عێراق تێدا ئەژی لە ناوەندی بەرداشی ململانێکی زۆر گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وای کردووە کە دەرفەت هەبیت بۆ دەستەبژێری
حکمڕان کە بتوانیت هەندە شتی نادستوری و ناقانونی بکەت و بۆی بچیتە سەر و ئەمە وەکو بەردێک لەسەرەوە فرە بدەیت ڕاوەستانی نییە کە دوو پێشەلیت کرا بیتە سێ و بیتە چوار و بیتە پێنج تا گەیتە ئەوەی کە دادگا یان ناوەندی کە تو چاوەڕوانەکەی ئەوانە میانگیر بن و یان بریاری دستوری بدەن ئەوانش ببنە ئەمرازێک بەدەستی ئەو عقلیەتە بەداخەوە کێشەی سەرەکی ئێمە ئەوەیە یعنی من دەستخۆشی لە پارتیەکەم کە یەکێک لە دروشمەهرە سەرەکیەکانی کردووە ئەوەی با ئەم خۆڵێ بکەینە خولی جێبەجێکردنی دەستور چونکە وەکو جەنابی سەرۆکیشی شەڕی پێداوە جەنابی کاک سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم بەردەوام سەرکردەکانی سیاسی ئێمە باسەکەن هەموو کێشەکانمان لە سەرچاوەکەی جێبەجێکردنی دستورە نەک کێشەمان هەیە لەگەڵ ئەم کەسە یان ئەم گروپە کەواتە جێبەجێکردنی دەستور پەیوەندی بە گۆڕینی ئەقلیەتی مرکزیەوە هەیە لە عراق کە چۆن حکم دەکات و چۆن پابەندی جێبەجێکردنی دەستور بالضبط دەبی یعنی ئەتو بزانە شتێکی زۆر بەسیط لە فدرالیات با ئەگەر لە مۆزوعش دەرنەچن بەڵام بۆ ئەوەی وازەح بێت مادەی 121 سێەم ئەلێت پشکێک ینی ڕێژەیەکی دادپەروەرانە لە داهاتە اتحادیەکان تەرخانەکرێت بۆ هەرێمەکان بەپێی نفوسیان واتە تو دەبی ئستا 14% داهاتم بدەیە حکوومەت دێت چیەکات ئەلێت ینی چۆن ئەوان تەسەڕف لەگەڵ مقامێکەکەن لەگەڵ محافظێک هەرێم بەو چاوە ماشێکە ئەو نەمەتی دەوڵێت ئەوهی بینیوە دێت باشە لە محافظەکانی تر پارەی خۆیان نیوەی سەرف ناکەن چۆن ئەبی منش وەکو تور نیوەی کە سەرف نەکەنی بە لە خەرجیەکە دەدێ پاشان دستور کە ئەلێت دەبی تەرخان بکرێ ئەو یاسایە کە دەرئەچیت دەبی بلێت ئەو یاسایە دەقێکی تێدا بیت بلێت بەنکی ناوەندی ڕاستە و خۆ بێ کەس ئاماژەی پێ بگات بە پێی بۆ جێبەجێکردنی ئەم بەندە هەرسەری مانک ئەو پشکە نەریت بۆ هەرێم نەپێویستی هەیە بە کۆبوونەوەی هەردوو شاند نەپێویستی هەیە بۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران حەڵمان چی ئێستا ئەنجومەنی وەزیران کۆبیت بریار ئەدەت سێشەممە تا پێشەممە هەتاکو 120,000ەکە بنێردرێ هەتاکو یەکشەممە دووشەممە وەزیر اینجا ئەو کاتە ئەمر کردێ وەزیر بریار ئەدەت و ئەنێریت بۆ بانقی ناوەندی ینی 10-15 ڕۆژ لە هەر مانگێک بەو ڕێکارە ئەچیت بندبوون بە دستور و تێڕوانینی پەیوەندیەکە لە فێوەیەکی فدرالی ئەم کێشانە هەمووی حەلەکەت مەسەلەن زۆر باشە بەڵام زۆر بە کورتی ئەگەر پێم بڵێ ئایا وڵاتانی کۆمەڵگەی نێودەوڵەتی و نەتەوە یەکگرتوەکان وەکو پێویست پاڵپشتیان لە کەیسی جینۆساید و بە جینۆساید ناساندنی گەلی کوردستان کردووە بۆ نایان کردووە یەک ئاماژەت بەوەدا کە لە عێراق دانی پێدراوە بەڵام بەداخەوە هیچ نەکراوە خۆ ئەگەر تو لە ناو خۆ دەوڵەتی تو دانی پێ بدات و خۆی بەری بکەت لێی ئەوە بیتە هاندەر بۆ دەوڵەتەکانی تر بیتە هاریکەر وەکو جەنابی سەرۆکی شارێکدا لە سوید دانی پێدراوە لە بەریتانیا دانی پێدراوە هەوڵێکی زۆر هەیە لە فەرەنساش ئەم نزیکانە بچەقنی ئەوەنە گرنگن بەڵام هەمووی جارێکی تر وەکو مەسەلەی ئەرمەن و تورکیا زۆربەی زۆری دەوڵەتەکان دانیان پێداوە بەڵام دەبی لە دەوڵەتەکە خۆی چونکو تعویزە ڕێکارەکانن هەمووی لە دەوڵەت خۆی دەست پێ باشە زۆر سپاس دەکەم بەڕێز عەبدولسەلام بەرواری شرۆڤەکاری سیاسی کە لێرە لەگەڵمان بووی زۆر سپاس سەرچاو